بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسخوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. چاکسازیە جۆربەجۆرەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی مرۆڤەکاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسخواز دەبێت. هەموو پێغەمبەران و نێراوانی خوددا بۆ چاکسازی و گۆڕانکاری ڕیشەیی ئەرکیان بووە لە ژیانی هەموو مرۆڤەکان و کۆمەڵگەکاندا. پێغەمبەری مەزنی ئیسلامیش وەکو کۆتا هەمین نێراوی خوددا پاش ئەوەی ماوەیەکی زۆر لە ئەشکەوتی حیرادا خۆی پێگەیاند و لە گەورەی مرۆڤ و گەردوون ڕادەما و بیری دەکردەوە، ئیدی پێویستی دەکرد حاڵەتی گۆشەگیری خۆی کۆتایی پێبهێنێ و بچێتە نێو کۆمەڵگەکەی، ببێتە کەسێکی چاکخواز و چاکەکار و مەسلح. پێغەمبەری خوددا بەر لەوەی شتە مادی و پەرستگا و بتە دروستکراوەکانی کۆمەڵگە بڕمێنێ، توانی بە خۆشەویستی خۆی و ڕەوشتە ناوازە و جوانەکەی دڵی خەڵکی بۆ لای خۆی و ئاینەکەی کەمەندکێش بکە و دواتر هەموو خەڵکی مل بۆ چاکسازی و کارە چاکەکانی بدەن و خۆشەویستی ئەم دینە بچێتە نێو دڵیانەوە. بە جۆرێک هەر خودی بتپەرستان خۆیان ئامادە بوون خۆیان بەبێ پێناخۆش بوون بتەکانیان بشکێن و مەیخۆرەکانیش هەر بەدەستی خۆیان جامی مەیەکانیان بشکێنن بێ ئەوەی دڵیان هیچ گەردێ بگرێ بەرامبەر بە پێغەمبەری خوددا. پێغەمبەری خوددا چۆن چاکسازی کۆمەڵگەی گرتەبەر، بۆچی لە کەسە نزیک و خزمەکانیەوە دەستی کرد بەم چاکسازیە؟ پێغەمبەری خوددا لە ئەشکەوتی حیرا کە دوورە پەرێز بوو لە خەڵکی، ئایا گۆشەگیری پێویستە بۆ چاکسازی یا لەو گۆشەگیریەدا ویستویەتی بەرنمەیەکی وردوتەوا بۆ چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی خراپە دابڕێژێت؟ پێغەمبەری خوددا سەرەتا بژاری دەرونی هاوڵانی خۆی کرد و عەقیدە و تەوحیدی پاک ڕاگرتن. اینجا ناردنیە نێو کۆمەڵگەوە بۆ چاکسازی. ئایا عەقیدە یا پەروەردەی ڕەسەن چەکێکی کاریگەرن بۆ چاکسازی کۆمەڵگە؟ بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکە مامۆستا عەبدوڵڵا سەید عوبێد زانای ئاینی تاوتوێی ئەم پرسە دەکەین و هیوادارم وەڵام بۆ ئێوەی بەڕێز وەربگرم. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باسوخواست. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وآله وسلم. سپاسی بەڕێز دیشتانەکەم بۆ ئەوەی کە ئێمەتان بەسەر کردەوە و خۆی گەورە سەرکەوتنتان کەیخ. چاکسازی یا چاکسازیە جۆربەجۆرەکانی پێغەمبەری خوا بۆ گۆڕینی کۆمەڵگەیەک لە جاهیلیەت و نەزانی و خراپەکاریەوە بەرەو کۆمەڵگەیەکی دادپەروەر و پڕ لە ڕەوشتی باڵا ئەگوترێ یەکێکە لە ئەرکە قورسەکانی پێغەمبەران ڕوبەڕووبوونەوە. بابزانین چاکسازی یا چاکسازیەکانی پێغەمبەری خوا لە کۆمەڵگا چۆن چۆنی هەر سەرەتا باسێکی ئەرکی پێغەمبەری خوا لە چاکسازیەکانیدا باس بکەن، ئەوەکەینە تەوەری یا سەرەتایی تەوەرەکەمان. دیارە خۆی متعال لەو ڕۆژۆی کە ئینسانەکانی لەسەر زەویە دروست کردووە وازی لە ئینسان نەهێناوە. بەڵێ بەڵکە چونکە ئینسانەکانی واز لێ نەهێناوە پەیتا پەیتا پێغەمبەرانی بۆ ناردوون، ئاگاداری کردوونەتەوە بۆ ئەوەی بێنەوە سەر ئەو ڕاستە ڕێگایی کە خۆی گەورە دەیەوێت لە مرۆڤەکان. دواهەمین پێغەمبەر حەزرەتی محەممەد المستەفا صلی الله تعالی علیه وسلم ئەم ئەرکە گرنگەی پێسپێرە، ئەرکێک کە چاکسازی بکات لە دڵانە لە ناو کۆمەڵگادا بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگاوە. ڕۆژگارێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بوو بە پێغەمبەر، تروسکایەکی خێر نەمابوو لە سەرزەویدا. سەرزەوی تاریکستانی هێزی شەڕ و هێزی شەیطان بە هەموو جنگەکانیەوە باڵێکی ڕەشی کێشا بوو بەسەر هەموو کۆمەڵگاکانی سەرزەویدا وە بە تایبەتی کۆمەڵگای جزیرەی عەرەبیش کە بەیتوڵڵا ڕەمزی یەکتاپەرستی پەروەردگار بوو، پڕ کرابوو لە بت و بتخانەیەک بوو. لێرەدا خی گەورە ئیرادەی وا بوو کە حەزرەتی محەممەد بنێرێ صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کارەکەی چی بکات، نەگەوەی مرۆڤەکان لادا و بە قەتڵ و عام و پاکیان کاتەوە و چینێکی تر پێ بگات، یاخود مرۆڤەکان واز لێبێن، بەڵکە هات چاکسازی کرد لە
ناخی مرۆڤەکە چونکە هەموو ئینسانێک فیترەتێکی پاکی تایە حتا ئینسانەکان کە شەڕ و خراپەیشیان هەیە لەو کاتە شەڕەکە ئومێدی ئەوەی هەیە ڕۆژێ لە ڕۆژان بگۆڕێت کائی هەر سروشتی ئینسان کە خۆی گەورە دروستی کردووە لە بنەڕەتە لە ئەساسە قابیلی ئەو گۆڕانکاری تێدا هەیە بەڵام ئەو گۆڕانکاری بەچی ئەبێ بە مامۆسایەک بە مرشیدێک ئەبێت کە دەستیان بگرێ بەرەو گۆڕانکاریەک و چاکسازیە کاتا چاکسازیکردن لە دڵاکانی ئینسانە ئەمە شتێکی مەحاڵێت چونکە خۆی گرست توش ئینسانەکەی ئەو هەنگاوانەی کە پێغەمبەری خوا گرتنیە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵگە و نێشتنی خراپە و چاکسازی کرد لە کۆمەلگا ئەو هەنگاوانە کامانە بوون یا چاکسازیکردن لە کۆمەلگا لە کام لە ئەولەویاتی کارەکانی پێغەمبەری خوادا بوو یا لە کام ڕیزبەندیا بوو وەکوەڵەی لە سەرەتای دابەزینی وحی ئیتر ئەم پێغەمبەرە بێتە کەسێکی مصلح و چاکەکار لە کۆمەڵگەی خۆیان دیارێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاوەنی وحیە ئەم وحیە کە خوای گەورە پێشەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکا بە پێغەمبەر کۆمەڵی شتی لە پێغەمبەرە فراهم هێنابوو پەروەردگار بەبێ ویستی پێغەمبەر یعنی چونکە ئەوە نەبێ پێغەمبەر لە قوتابخانەیەکی فەلسەفیە خوێندە بێتی و بیری کردبێت وەکو فەیلسوفیا وەک شۆڕژگێڕێک بەڵکە ئەمە پەیامی خۆی بەڵام خوای گەورە وای لێ کرد و جارێکە پێش هەموو کەسێ خۆی بەرەو چاکسازی چ بوو پێشەوەی ببێ پێغەمبەر مەشهور ببوو کە صادق الئەمینە کاتێککە خوای گەورە ویستی بوو چاکسازیەکەوەکە چاکسازیەکی سانەوی ناوەندی نەکرد چاکسازیەکی بنە ڕیشەیی کرد نەک بۆ هەرمۆ موسڵمان بەڵکە بۆ هەموو بەشەریەت لەبەرەوەی کاتێک کە ئاینی ئیسلام ئاینی تەوحیدی پەروەردگارە کاتێ دێت خۆی گەورە یەکەم وشەیە فێری حەزەتی محەممەد ناکە بڵێ لا ئیلەه ئیلا الله بەڵکە یەکەم وشەیە چی پێ ئەڵێت ئەو یەکەم نیگایەکی پەروەردگاردا ئەبەسێت سەر ڕەسوڵ الله پێوتری ئیقڕا وشەی ئیقڕا خوێندن و خوێندنەوە دیارە چاکسازی خۆی گەوری ویسێتی لە عەقڵی بەشەریا بکە چونکە ئەگەر چاکسازی بنە ڕیشەی ئەساسی کۆمەلگات بتێ بیکەیت ئەبێ عەقڵی کۆمەلگا بگۆڕی عەقڵی کۆمەلگا و تێگەیشتنی کۆمەڵ تاکەکان بۆ خۆیان بۆ دەوروبەریان بۆ بەرامبەر بە پەروەردگاریان تێگەیشتنەکە فراوان نەبێ ساحی عەقڵ ئەگەر ساحەیەکی پاک نەبێ ئامادە نەبێ بۆ ئەوەی بنیاتێکی چاکی تیا بنیات بنرێت هیچ شتێکی تر بەرچاو ناکرێت چونکە ئەمە شتێکی وەگەڵێپی لە قاعیدەی عیلمی مەنتیقاڵە پێوتێ بەدیهی تۆ ئەگەر کەسێک هەموو شتێک هەموو کارێک من و تۆ ئیمڕۆکە لێی بینی لە شتێکی مادی بێت یا شتێکی معنەوی بێت شتێک هەیە کە پێوتێ تەسەوور ئەبێت تەسەوور و بۆچوونی ئەم ئینسانە بەرامبەر بۆ شتە بگۆڕێت نەخشەیەک ببێت واتە نەخشە ڕێگاکە لەکوێ دەست پێکە لە عەقڵی ئینسانەکە دەست پێکە نەخشە ڕێگاکەی عەقڵی ئینسان لەکوێ فراهەمێت ئەبێ لەکوێ بکرێتەوە لە خوێندنەوە بکرێتەوە ڕاستە مامەسا پێغەمبەری خوا سەرەتا خۆی بە تاکی تەنیا لە ئەشکەوتێکە پێ ئەگوترێ ئەشکەوتی حیراماوەیەکی زۆر لە گۆشەگیری و غەفڵەتا بوو بیری ئەکردەوە لە گەورەی خوا لە گەردوون لە مرۆڤ لە ڕەوشتە باڵاکان خۆی بە ڕەوشتە باڵاکان ئەڕازاندەوە دواتر کە خوای گەورە ئەرکی پێغەمبەرایەتی وحی ئەخاتە سەرشانی اینجا دوایەوەی کە بیر ئەکاتەوە و هەم لە هەموو شتێ ڕائەمێنێ و بەرنامەیەکی ورد بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵگە لە مێشکی خۆیان دانێ اینجا دێتەوە نێو خزم و کەسوکار و خێزانەکەی خۆی لەوانەوە دەست پێەکە کەواتە ئەمە هەنگاوێکی منهەجی و جوان بووە کە پێغەمبەری خوا سەرەتا لە خودی خۆیەوە اینجا دواتر خێزانەکەی و پاشان هاوڕێ نزیکەکانی و خزمەکانی اینجا توانیوێتی بە پاڵپشتی خوای گەورە اینجا ئەم خزمە نزیک و کەسوکارەی بچێتە نێو کۆمەڵگەوە بۆ ئەوی هەم ئەمان ببنە پەرژینێکی باش بۆ خودی پێغەمبەر و هەم پێغەمبەریش بێتە چرایەکی ڕۆشن بەدەست ئەوانەوە ئەم شێوازەی پێغەمبەری خوا سەرەتا لە خودی خۆیەوە و دواتر خێزانی و دواتر کەسە نزیکەکانی بۆی بچێتە نێو کۆمەڵگەوە چ جۆرە شێوازێکە ئەبێ ئایا هەموو کەسێک سەرەتا خۆی و اینجا خێزانی و دەوروبەرە نزیکەکانی چاپکە اینجا بچێتە نێو کۆمەڵگەوە بۆی چاکسازی بکە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خاوەنی ڕیسالەیەکە ڕیسالەیەکی ئیلاهیە وحیە ئەم وحیە هەموو کەسی هەڵگری ئەم وحیە نابێت ئەم پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خۆی لە پێش هەموو کەسێکە
ئامادەگیەکی تەواوی تیا بووە لە منداڵیەوە تا قۆناغی هەرزەکاری تا قۆناغی ئەوەی کە وەحیشی بۆی ئامادەکردی چاکسازیەکەی تیا بووە لەوەری لە پێشا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت ڕۆژە لە ڕۆژان شەرابی نەخواردوێتەوە قەت ڕۆژە لە ڕۆژان قماری نەکردووە قەت ڕۆژان معاملەی ڕیبەوی نەکردووە پاڵپشتی زوڵم نەبووە کاتە نەخەر خۆی لە خۆیە فەرهەم بوو بۆەوە کاتێک کە ئەبێ بە پێغەمبەر و وحی بۆ دێ یەکەم کەس کێ ئیمانی پێدێنێ یەکەم کەس دایکی مسلمان خات و خەدیجەیە لە دوای ئەوە حەزەتی عەلی کوڕی ئەبی تاڵیبە کە گەنجێک بووە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم پەروەردە بووە لە دوای کچەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چونکە پێغەمبەری خوا کاتی کە بووە بە پێغەمبەر کۆمەڵی کچەکانیشی بووە لە خات و خەدیجە لە دوای ئەوە زەیدی کوڕی حارسە کە ئەو کاتە پێیان وتووە زەیدی کوڕی محەممەد ئەو ئیمان دێنێ کاتانی هەر لە ئەساسە خێزانەکەی حەزەتی محەممەد صلی الله علیه و سلم ئامادەگی تەواوتیان بووە بۆ ئەوەی خاوەنی ئەم پەیامە بن و هەڵسن بەم پەیامە بیگێنن کاتێک کە ئەوێ هاوڕێکانیشی بانکە کێ بانکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە کێ ئەگەێنێ بە حەزەتی ئەبوبەکر ئەگەێنێ رسول الله صلى الله عليه وسلم أفرمي هیچ کەسێکم بانگ نەکردووە بۆ ئەم دینە إلا یا تەڕەدودێکی بووە یا کەبوویەکی وە هێواش وەقفەیەکی بووە یا بیرکردنەوەیکی بووە جگە لە ئەبوبەکر نەبێ ئەبوبەکر ئەفەرمێ کە لەگەڵ پێم وت یەکسەر ئیمانی پێنا لە مەوضوعەکە لە ئەم قۆناغێکی سڕی بوو تاوەکو ئەوەی کە مسلمانان وردەوەدا لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەرقەمە لێیا پەیامەکەی پێغەمبەر ئەم قۆناغە سڕیە مایەوە خۆیان هەڵگیری بن ینی لە خۆیانە کارەکان دەست بەڵێ مامەسا پێغەمبەری خوا بەشێ لە ژیانی بە گۆشەگیری پێشەوەی کە وحی بۆ بێت لە ئەشکەوتی حێرایە لە غەفڵەت و وەکوڵێ لە گۆشەگیری و دوورە پەرێزیا بوو لە خەڵک ئەم گۆشەگیریە پێویست بوو بۆ ئەوەی چاکسازی بکایام لەو گۆشەگیریات توانی بەرنمەیەکی ورد بۆ چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی خراپە دابنێ ئەو خەلوەی پێغەمبەری خوا ئەو گۆشەگیری کە پێغەمبەری خوا بوویەتی هەموو ئەنبیان بوویان ئەندازێک بوویەتی بەڵام ئەم گۆشەگیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەوشمان لەبیر نەچێ خۆی نەچۆ ببیر لەمە بکاتەوە ئیرادەی خواوا بووە خۆی گەورە ویستی وا بووە کە ئەبێ فترەیە گۆشەگیر و منعەزیل بێت دوورکەوێتەوە لەم کۆمەلگا چونکە کۆمەلگایەکی غەوغا بوو کۆمەلگایەک بوو بە کەڵکی ئەوە نەهایچی تیا بکرێ دەست بدایە بۆ هەر شتێک ئەجا خۆ پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم خۆی زانایە نەبووە بتابزانێ پێویستی بە پەیامی خوای گەورە بووە ئەم خەلوەیە زانان وەری وایان وەرگتووە هەر کەسێک کە بێ مصلح بێت بێ چاکسازی بکات بێ دەست پێ بکات پێویستی بەوەیە جارێکە خۆی فترێک بە خۆی پەروەردە بێت خۆت پێویستە جا ئەم خۆپەروەردەکردنە بە قۆناغی خوێندنی دانیت کە بخوێنێت و فترێ تا پێ ئەگات بە قۆناغێکی ئەوەی دانەی بە ئەم کەسە خۆی ئامادەکاریەک بکات هەموو زانان ئەفەرمێ پێویستە ئینسان سەعاتێکی هەبێت کاتێکی هەبێ ئەگەر بۆی کردنەڵام نەخەڵوەی ئەمڕۆ بەو خەلوا بینانێت 40 ڕۆژ 50 ڕۆژێک کەسێک چێتە ئەشکەوتێک و گۆشە گیر ببێت و تەرکی جەماعەت و نوێژ بەڵام خەلوە بەو معنایی لە 6 سەعاتی محاسبەی خۆ بکەیت ڕاستە ئەسحابی پێغەمبەر خەلوایان لەکوێ بووە لە شەو نوێژیان نابووە بەڵێ مامەسا خەلوایان بوو بۆ ئامادە بن بۆ کارەکانی تریان کاتێک ئیتر پێغەمبەری خوا وحی و پەیامی خوای بۆ دێت چۆن ڕوبەڕووی کۆمەڵگەکەی بێتەوە چۆن ئەرکی چاکسازی و وەکوڵێ هەڵکەندنی خراپە و نەهێشتنی بتپەرستی ئەگرێتە بەر سەرەتا لە چیەوە دەست پێەکە وەکوە بێنین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە هەموو درێژایی تەمەنی هەموو ستەم و ناحەقیەکی خودی بەرامبەر بە خۆی کە کرابێ قبوڵی کردووە تەنها بەوەی دڵی کافران و مشریکەکان کەمەندکێشکە بە ئاسانی خۆیان دینەکە وەرگرن نەک بە شکاندنی بت و سووتاندنی مەیخانەکانیان و نازام سوکایەتیکردن بە شیعار و پیرۆزیەکانیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرەتا لە چیەوە هەنگاوینا بۆ ئەوەی ببێتە کەسێکی چاکخواز و چاکەکار لە کۆمەڵگەکەی خۆیان بێ ئەوەی مرۆڤەکان وەکو خودی مرۆڤ بشکێنێ بێ ئەوەی سوکایەتیان پێ بکە و حورمەتیان نەیەڵێ یەکەم شتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دەستی پێکرد تەوحیدی خوای گەورە بوو بەڵێ چونکە ئینسان تا لە شیرکا بێت تەوحیدی پەروەردگاری نەبێت خوا بە ڕەواقعی نەناسێت
هات خۆی گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات خوای ناسان بەم خەڵکە تۆ مرۆڤی ئینسانیت لەبری ئەوەی بتێ بپەرسی لەبری ئەوەی دارێ بپەرسی تۆ لە زۆر لەوە گەورەتری ئەوە بۆ خزمەتی تۆ دروست کراوە نەک تۆ بۆ خزمەتی ئەو بگەڕێرەوە بۆ یەک خوا بپەرسە تەوحیدی کە ئیفەرموو قولوا لا إله إلا الله تفلحوا کە ئەفەرمێن لا إله إلا الله واتە هەموو ئالیهەکان ئەبێ لە دڵا بشکێت لەکوێ بشکێت لە دڵا بێ بشکێت لە فکرا بشکێت لە عەقڵا ئالیهە درۆینە زائیفەکان بێکەڵکەکان ئەبێ بشکێت لەبەرەی مجتەمەعی مەکی یەکێک لەو کێشانەیان نەبوو بڕوان بە بەیانی خوایەکەیە بەس بڕوان نەبوو بۆی کە مباشین ئینسان پەیوەندی بە خوای خۆی بکات بە ڕاستەوخۆ بەڵکە چەند وەسائلێکیان دروست کرد و لە لایەکی تریشۆ بتپەرسیەتەکان بۆ شتێک بەکانە بۆ کارێکی تیجاری و کەسابەتێ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات یەکەم چ لەمەوە دەست پێ کرد لە تەوحیدی خوا پاشان لە بوعدی گەورەوە لەکوێ دەست پێ کرد دووربینی هات دنیابینی پیشانی ئینسان نەدا دنیابینی چونکە دنیا شتێکی کورتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهات دنیا پیشانی ئەم ئینسانە بدات هات قیامەتی پیشاندان کە فەرمووی کە خوای گەورە فەرمووی بەشیرن و نەذیرن مژدەدەرە بەچی بە بەهەشت ئاگادارکەرەوەیە بەچی بە دۆزەخ لەبەر کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەم بانگێکی عەلەنی قوڕیش ئەکات ئەفەرمێ چێتە سەر تەپۆڵکەی سەفا دوای ئەوەی کە خوای گەورە پێ ئەفەرمێ وەئەنذر عەشیرەتەکە الأقربین فاصدع بما تؤمر وأعرض عن المشركين هەستە دەنگەکە بگێنە هەڵ ئەسی چی ئەگەێنێت خۆ ناچێت سەعاتە وتار بدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک کەلیمەیە دێ ئەفەرمێ ئەگەر من پێتان بڵێم لەو هۆردووێک گێتە ناو ئەم شارە بڕوان پێ یەکەمتیان بڵێ فەرمی دەی ئینی نەذیر لەکم من ئەتە ئاگادارتان ئەکەمەوە بەینە یەدەیە عەذاب شەدید وریابن ئەم پەیامی پێتان گەر نەگەن تووشی سزا کام سزا قیامەت کاتان تەوحیدی خۆیان پێدا ئەنجا لەکوێ چۆن ئەبێت دەرکە بوعدێکی گەورەکە چی بۆ قیامەتە قیامەت لە دائیمە ئەسحابی پێغەمبەر جیلی یەکەم ئەو قیامەتیان لە پێشاو بووە بۆیە مجارێکیش بەلای ئەسحابە ئەڕۆشتن کە عەزیەت ئەدەن حەزەتی یاسر و عائیلەی یاسر رضی الله تعالی عنهم فەرمی صبرا يا آل ياسر فإن موعدكم الجنة موعدتان جنەیە بەهەشتە حتى ئەمەشی کە پێبوو لە مەدینەی شەرەوەی پێبوو کاتانێ بوعدی خواناسی وتمان پێغەمبەری خوا صلی چاکسازیەکەی چاکسازیەکی بنەڕەتیە بێ عەقڵ کرێتەوە کە عەقڵش کرێتەوە بوعدێکیشی بۆ قیامەت بێ پاشان بناغی سێهەمی کارەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بناغی یەکەمی تەوحیدی خوای گەورە بۆ چاکسازی دوای ئەوە قیامەت دوای ئەوە وەحی چونکە خەڵک قەنەعەتیان نەبوو بەوەی کە خوای گەورە لە ئینسانە ئەکا بە پێغەمبەر أبعث الله بشرا رسولا يعني إنسانك ببيغمبر بو ملائكة نهاتوا بو كسيكي تنهاتوا يعني أمشي قوري بيامي خواي بيت السر بشر وبشر بخوي خوي بقوري لبشر كان خواي قورا بيغمبراني بو بنيرت وأما كشيء أساسي كومالغاكا بو كشيء أساسي خلقي مكة ككومالغاي سرتاكا بو لمودسي بيك أنجا روش بروش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم ڕوبەڕوونەوەی چۆن بوو؟ ئایا ئەم ڕوبەڕوونەوەی بە جوێنداین بوو بە هجوومکردنە سەر بوو؟ نەخێر پێغەمبەر چیەوت خۆ نەچوو یەخیان بگری ئەچوو گفتوگوی لەگەڵا کردن حیواری لەگەڵا کردن دای ئەنان ئەگەر گوێیان بگرتایە گوێیان ئەگەر گوێیان نەگرتایە ئەم گوێی نەگرتایە ئەچوو بە لایەکی تر ئەیەکی ترنی گوێی بۆ یەکی وە لایەکی تر ئەچوو ئەنجا لەم دەنگ و باسە و کە قورئانی مەکیەتە خوارەوە هەمووی باسی ئەم مەسائیلە گرنگانە ئەکات چونکە ئەم دەنگ و باسە نەبوو شعر بوو خوتبە بوو لە ناو کۆمەڵە شتێک وەکو قورئان نەبوو ئەنجا قورئان نەکە لە لەحنەکەی ئەوان قورئان زمانی عەرەبیان بوو لە مەفهومی قورئانەکەتی ئەگەیشتن بۆی ئەمە حتا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قوڕیشەکان چیان پێوت ئەبوو جەهل فەرمی ئێمە لەگەڵ ئەم بنە ماڵەی بەنی هاشما وەکو یەک ڕۆشتوین هەچێک گویان بووە ئێمە بمانە ئیلا تەنها یەکشت ما ئاڵەن پێغەمبەرمان ئێمەش تا پێغەمبەرێک لە من نەبێ من جوازن عەقڵێتێکی داماوە بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەشبیهاتی نەبێ وەکو جوتیارێکی دڵسۆز ماوەی 13 ساڵ لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی لەرقەم بژاری دەرونی هاوڵانی خۆی کرد عەقیدەی پاکردنەوە خوای پێناساندن
زیندوو بوونەوە و حەشر و قەبر و قیامەت و بەهەشت و دۆزەخی پێناساندن کە ئەمانە لە بەردەم مرۆڤان ینی 13 ساڵ قورئانی مەککە بە دەور سێتەوەرە ئاسوڕایەوە یەکتاپەرستی خوا و زیندوو بوونەوە و سزا و پاداشت. عەقیدە لەو سەردەما بۆ هاوڵانی پێغەمبەری خوا و بۆ پێغەمبەری خوا وەکو مامۆستایەت چ بایەخێکی هەبوو لە گۆڕانکاریەکان لە چاکسازەکانی پێغەمبەری خوا؟ لە بەشەری عەقڵا عەقیدە وەکو دینەمۆیەک وایە. عەقیدە ئەگەر عەقیدە دینەمۆیەکی بەردەوامە حرەکەیەکی بەردەوام بە ژیان ئەیدا عەقیدەیدا غێری ئەو بیرۆوە شتێکی تر نییە بیدا چونکە هەموو شتەکانی تر کۆتایی پێدێت. یعنی ئەگەر ئینسان هەوڵ بدات مەسەن گەنجی هەوڵ بدا بۆ ئافرەتێک وڵا بۆ گەنجێک هەرەونێ پێیەکەیتە تەواو بێ کارەکە زوو کۆتایی پێ ئەگەر ماڵ و سەر و سامان بێ زوو کۆتایی بێ کاتەنە هێزی عەقیدە ئەو هێزەیە لە هەر کەسێکا بێ لە هەر تاکێکا بێ لە هەر خێزانێکا بێ لە هەر کۆمەڵگایەکا بێ ئەو کۆمەڵگایە گەێنێتە نەتیجە. لەبەرێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەرکیزی لەسەر مەسائیلی عەقیدە عەقیدە وەکو پایی یەکەم وایە ئەساسیاتێک ئەم عەقیدەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو عەقیدە نەبووە کە وەکو ئێستەیش ڕێزم هەیە عامی خەڵک ئەڵێ بڕوام هەیە بەخوا و شەریک بۆ خوا پێیان ناکەم بەڵام لەولاشە گوناهەکە عەقیدەیەک بوو کە ئەیپاراستن لە گوناه عەقیدەیەک بوو ئەیپاراستن خۆیان ئەگەر لە ڕوبەڕووبوونەوەی سەرسەختترین ئینسان کە ئەزیەتی ئەدان چی لە تۆ تەسەور کە وەزانی ئیسە من تۆ وەزانین مەکە ئەو کاتە کارەبای بوو جادەی قیر بوو مەکەیەکی تۆزاوی خۆڵە گەرمێک بەردەکەی کە گۆشتیان پێ ئەبرژان بە بەردەکەی کابرایان هێنا بیرابێکی حەبەشیان هێنا لەویا ڕوتیانە کردو بەردیانە قسەش بەڵام ئەحەدێکی لەسەر ئەمە عەقیدەیەک بوو. بەڵێ مامۆستا ئەمە عەقیدە وەکو چەترێک بۆ پاراستنی شوێن کەوتوانی پێغەمبەری خوا خۆیانی پێ بپارێزن بیان کە بە ئینسانێکی کۆنکرێتیکەوە هیچ شتێک ساردیان نەکاتەوە بەرامبەر بە بەرنامەی خوا و هەر سوور بن بەڵام بۆ بەرامبەرەکانیان چه هێزێکی کەمەندکێشی تیا بوو تاوەکو کافران و ئەبوو جەهل و ئومەیە و ئەمانە سەفوان و ئەمانە بێنە ناو بانگەوازەکەەوە وەکو ئەزانی ئەوەنەی کە ئەهلی بێدینان بە ڕەوشتی بەرز و ئەخلاقی پەسەند پێغەمبەری خوا و شوێن کەوتوانیان خۆشویستووە لەوە عەقیدەکە ئەوەنە کاریگەری نەبوو بێ کاریگەری عەقیدە بۆ بەرامبەرەکانی پێغەمبەری خوا چی بوو لە کەمەندکێشکردن و ڕاکێشانیان بۆ ناو ئەم دینە ئەوە بوانێ ئەوەی کە لەسەر زمانیان بوو ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەتایبەتی ئەو جیلەی یەکەم ئەوەی لە دڵیان بوو لەسەر زمانیان بوو ئەوەی لە بەدەم ئەیانوت بەکردەوەش تەسبیتیان ئەکرد جا کەسێک کە لە پێش چاو تابێت ئەنجا هەمویان خێریان ئەویست یعنی کەسێک بوون خۆبەخشانە خێریان ئەویست تویچیان نەئەویست لە مقابلی ئەم مەسئلانە لەناو خۆیانە تەئسیری وای لێکردون کە کاتێ بیلال عەزیە دەدرێ حەزەتی ئەو بەکرێ چێ ڕزگاری ئەکات فەرقێک لە بینی عەبیدێک و گەورەیەکان دەوڵەمەندێکان نەمابوویەوە هەمویان برای بووبوون بە برای یەک ئەو برایەتیە و ئەو پەیوەندبوونە بەکێک لە دوورە خەڵکی تر کە سەیریەکردنەوە وای لێکردن و ئاهاتنە ناو ئیسلام چکە کی هاتبوونە ئەوەی کە هاتووە ئیسلام گۆڕابوو زوڵمی نەئەکرد ڕیبای نەئەخوارد کە چاوچنۆک نەبوو ستەمکان نەبوو و بێزاری دەرئەبڕی لەو کارە ناشیاوانی کە ئەکرا ئەنجا وای لێکرده بوون هەڵوێستی شەو و ڕۆژیان لەگا کرد خۆ ئەو ئەسحابانی پێغەمبەر هیان بوو دایک و باوکیان هەبوو خزمیان هەبوو لەگەڵ خزمانە بەڕۆڕووە بوون بە چ خزمێ لەگەڵ خزمانە بە چ شێوەیەکی نێکردن بە شێوەیەک بە زمانێک ئەدوان ئەیان و خوا و پێغەمبەری خوامان خۆش ئەوێت بەڵام تۆ بە هیوابی دایکایەتیەکی لە سەحابە فرمێ دایکی وتی من چەند ڕۆژ نانەوێ ناخۆن وتی دایکی گیان حەسەکەم نانی خۆت بخۆی بڕوات هەبێ ئەگەر چەندێکت هەبێت گیانەکانیش دەرچێ لە بەچەم واز لەم کارە نایەنم بەڵام ڕوبەڕوونی ئەو کاریگەریە دوو شت بوو معجەب بوون قوڕیش بەوەی کە ئەم پیاوانە چەندێک محەممەدیان خۆشەوێ معجەب بوون کە لەسەر ئەم دینە قەت پاشگەز نابنەوە واز نایەنن لەسەر ئەم کارە ئەمە وای کردبوو گۆڕانکاریەکی دوا بێت لەگەڵ ئەوەی شاکە ڕانگەاندنی ئەوان زۆر دوژمن بەهێز بوو بەرامبەریان بەڵام وای کردبوو کە ڕۆژ بە ڕۆژ دانەدانەکانی ئەسحاب تاکەکانی ئەسحاب بەرەو زۆرتر بێ بەرە هەڵکشان بێت نەک بەرەو کەمبوونەوە بێت. بەڵێ مامۆستا هەر خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆمەڵگا
کۆمەڵێ شتی ڕیشەی کەوا بە کۆنکرێتی ناوەبران ئەوەندە لە لای عەرەب بە بایەخ و مقەدەس بوون گۆڕانکاری بەسەرهێنان بۆ نمونە بە سوکسیرکردنی ئافرەت یەکێک بوو لەو بایەخ و یام لەو بیرکردنەوەی کە لای عەرەب هەبوو بەڵام پێغەمبەری خوا توانی صلی الله علیه و سلم ئافرەت هیچ نەبێ بهێنێتەوە بۆ ئاستی خۆی لەو سەردەما توانی ئافرەت بێنێتەوە بۆ ئاستی پیا و زوڵم و ستەمیان لەسەر ڕاگرێ و زیندە بە چاڵ نەکرێن و لە ترسی برسێتی مناڵەکان نەکوژرێ ئایا دەستبردنی پێغەمبەری خوا بۆ ئەم قەڵاپۆڵاینانەی قوڕەیش بۆ نمونە ئەوان کوڕەکانی کە لە خۆیان نەبوو ئەیان کردن بە کوڕی خۆیان پێغەمبەری خوا ئەمەی هەڵوەشاندەوە ئافرەتیان زیندە بە چاڵە کرد و میراتیان نەئەدایە پێغەمبەری خوا ئەمەی هەڵوەشاندەوە ئەمانە چۆن پێغەمبەری خوا توانی ئەم دابوونەریتە قورسە لە ناو عەرەبان نەهێڵێت و بەرگێکی جوانی ئیسلامی بەبەریانە بکە سەرەتا لە قۆناغی مەکە ئەم مەسائلانەی قۆناغی قورئانی مەکی ئەم مەسائلانەی خستە پێشچاویان بەڵام زەمینە نەسازا بوو بۆ ئەوەی کە ئەگەر کەسێک کاری و ناشیاو بکە سزای بدرێت تا چوە قۆناغی مەدینە لە قۆناغی مەکە بەتایەتی ئافرەتان لە ناو عەرەبە سوکایەتی بوو ئەگەر مژدەیان پێ بیان بتایە کچ بوو وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم خويا خواردەوە قورئان کاتێک کە ئەم ئاەتە دا ئەبەزێنێ وەکو چی دای ئەبەزێنێ قورئان وەکو ئەوەی دای ئەبەزێنێ کە ڕەخنەیان لێ ئەگرێت یاکە لە ئاەتێکی کورتا بە کورتی بەسەن وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت ئەمە مەسائلانەی خستە پێشچاویان یەکێک مەسەیلەکە لەو خستە پێشچاویان خەڵک وایە نەزانی کە کچ و کوڕکە ئەبێ لە دایک بە پێ خۆیەتی خی گەورە خۆیە فەرمێ يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور لە پێشە ئیناثە فەرمی بەوەهب ئەفەرمێ بەیبەخشێ هیچ پەیوەندی بنیە بە ئێوە ويجعل من يشاء عقيما هیواشێ هەر مناڵگرن ئەم ئاەتانە داڕژرا بۆ ئەوە یا مەسئلەی سەدەقە و یارمەتیدانی خەڵکی ئاەتەکانی مەکی ئاماژەی پێکرا بەچی بە چەند شێوەیەک جاری وایە ڕوبەڕوو باس لە عادەت و عورفەکەی جاهیلیەت و نەفامی ئەو سەردەمەکە جاری وەکو قیسەی پێغەمبەرانی پێشوو بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەک ئەزانین نوێژ دوای 10 ساڵ لە ساڵی دەیەمی پێغەمبەرایەتیە بۆ نمونە لەسەر مسلمانان فەرز دەبێ ڕۆژوو لە ساڵی ئەو ساڵی کە ئەچێتە مەدینە ینی کۆمەڵە عیبادات هەن ئەکەونە ئەو کاتێکەوە مرۆڤەکان دڵ و دەرونیان پاک کراوەتەوە ئامادەنین ستەم لە بەرامبەریان بکەن ئامادەنین دوانەیی بپەرستن خوایەک و بتێک لە پاڵیان کەواتە پێش ئەوەی کەوا عیبادەتەکان فەرز بکرێمە سە مرۆڤ پێویستە دڵ و دەرونی مرۆڤەکە پاک کرابێتەوە مرۆڤێکی ساغ و سەلیم و بێوەی هاتبێتە کاراوە اینجا عیبادەتەکان بەسەریا تەطبیق بکرێن یام عیبادەتی بخرێتە پێشچاو دوو شتمان هەیە عیبادەت ئەبێ لەگەڵ عادەتایە ئەگەر دڵەکان ئامادە نەبێ ئەبێ ئەوە عادەتێک ئەگەر دڵەکان ئامادەیی تێدا هەبێت مانای خۆی بزانێت کە ئەم دروشمەکانی ئەخە عیبادەت پانتاییکی فراوانی هەیە دروشمی عیبادەتمان هەیە عیبادەتیشمان هەیە عیبادەت دروشمە فراوانەکەی بەوەی کە لە هەموو شتێکی ئینسان ئەتوانی بیکە بە عیبادەت هەر نیەتەکەی هەبێ بۆ خوا هەموو کارەکان حتا وەکو یەکێ لە زانایانە فەرمێ سەیدە فەرمێ لە تەفسیری فی الظلال ئەفەرمێ ئینسان هەموو قورئان لە هەموو قورئانە کاروبارەکە دنیایەکانیش عیبادەتە بەو شەتەی بۆ خوالێ ئەمە پانتای بەڵام دروشمە عیبادەتەکان کە ئەساسن بۆ ئەوەی ئەو کاران ئەنجام وەکو نوێژ و وەکو ڕۆژ و وەکو مەسائیلی کانی تر کە هاتووە و داڕێژراوە ئەمە کە کاری پێکەون نوعێکە لە دروشمی عیبادەتەکان تاوەکو بەردەوام ئەم دڵە لە تەصفیا بێ ئەم دڵی ئینسان پێویستی بۆ تەصفیە هەیە پێویستی دائیمە بەوە هەیە ئەگە چۆن ئێستا خی گەورە لە لەشی ئینسانە فیل تەصفیەکی بۆ فیلتەرێکی بۆ داناوین گورچیلێکی بۆ داناوین بەردەوام تەصفیە خوێنەکەمان ئەکات خی گەورەش لە ناو دڵەکانمانە ئەم دڵە پێویستی بۆ تەسکیە هەیە تەسکیەی نەفس بە چیە بێت بە نوێژە بێ تەسکیە بە چیە بێ بە ڕۆژوو ئەبێ تەسکیە بە چیە بێ بە ذیکر ئەبێ ئەم تەسکیە واکات ئینسانەکە جارێتن مەجالی نەدات شەیطان وەسوەسەی تیا دروست کات
ینی دوای ئەوەی کە پێغەمبەری خوا دڵ و دەرونی پاکردنەوە ئەم عیبادەتانە بوون بە پەردەیەک بۆ ئەوەی ئیدی ژەنگ و ژاری جاهیلیەت و بتپەرستی و مرۆڤ بەکەم سیرکردن نەچێتەوە ناو دڵ و دەرونیان. ئەمەی جارێکە یەکەم شتێ لە تەوحیدی خوا بۆ بەرزڕاگرنی تەوحیدی خوا خۆرەوە نەبوو بڵێ خوا یەک خوا هەیە و ئیمانی بێ و شتێکی فکری وایسە باس بەست لە خەڵکیەوە بۆ تەوحیدی خوا چی داناوە نوێژ دانراوە بۆ تەسفیەی نەفس ساڵانە کە نەفسمەکەی ڕۆژویان داناوە کە بۆچی بۆی بەسە معاملەکانە بەسە شاواتەکانە زاڵ نەبێ چونکە ئینسان جانیبی شاواتی هەیە جاوی کوێری چاوی کوێرەکە بۆ گەڕانەوە لە گوناهەکان ئەگەر کردی چی داناوە ئەستەغفیرڵڵای داناوە تەوبەی داناوە بگەڕێتەوە کاتانی تەزکیەی نەفس یەکێکە لە کارەکان گرنگەکانی کە خوای گەورە فەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم تزكية نفسه كان كذا أم تزكية عبادتان بوت تزكية نفسي تاوكو معاملي روجانيشيان معاملي روجانان چ لەگەڵ نفسی خۆیان چ لەگەڵ خێزان و دەوروبەریان چ لەگەڵ کۆمەڵگا چ لەگەڵ کۆمەڵگا ئیتر کەوتە کۆمەڵگای کافر بێت منافق بێ مسلمان بێت ڕسمێکی لە پێشاوە چۆن مامەڵە لەگەڵ ئینسانەکانە بکات چۆن مامەڵی لەگەڵ دەوروبەرا بکات ئەمە بووە نەخشەیەک نەخشە ڕێگای چاکسازیەکان عیبادەتەکان بۆ بەهێزکردنی ئەم کارانە. بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە ژیانی ڕۆژانەی خۆیان چاکسازیەکی گەورەتری لە مەجای بازار و معاملە و مامەڵا کرد بۆ نمونە غەشکردن لە فرۆشتنی گەنمێکی تەڕبووە یان بۆ نمونە شاردنەوەی ماڵێک لە هەرزانیا کڕی بێت و خستبێتە ڕۆژێک بۆ گرانی ئەوەی کە احتیکار یان بۆ نمونە مەسەلەی سوور ڕیبا و ئەم شتانە لە کاتێکە ئەمە زۆر قورس بۆ لەو سەردەما کە عەرەب بتوانێ واز لەم بازرگانی و مامەڵەی خۆی بهێنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن هانی مسلمانەکانی ئەو کاتەی و ئێستاشی ئەداکەوە لە هەڵسوکەوت و معاملاتیان لە بازارە چاکساز بن و چاکسازیەکانی پێغەمبەری خوا بازاڕیشی گرت بوویەوە لەو کاتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کارەکەیەوە نەبوو ئینسانێک فێر بکات نوێژ بکات و ڕۆژوو بگرێت و ئیتر حەق نەبێت. بەڵکە پێغەمبەری خوا کە چووە مەدینە دەوڵەت بوو کە دەوڵەتیش بوو کاری بازاڕی بوو لە بازارە خۆی بە عەمەلی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشەری کاری بازاڕی کرد. جارێکە پێشەوەی بەیتولمالێکی دروست کرد بۆ مسلمانان لە دوای جەنگی بەدرۆ بەیتولمالێ بۆ مسلمانان دروست بوو کە ئەبێ هێزی مسلمانان هێزی اقتصادیکی خۆیان هەبێ. ئەنجا کە کات ئەچووە ناو بازار پێغەمبەری خوا بە عەمەلی لە ناو بازار کە فەرمووت مەسەلەن فەرمێ و لە حەدیثەکان هاتووە فەرمێ گەنمێکی بینی فەرمووی ئەوە بۆچی سەروی وشکە و ژێری تەڕە فەرمووی باران لێەوە فەرمی نابێ بیخیتە سەرۆ من غەشەنا فەلەیسە مینە ئەوە بوویتە بە قاعیدەیەکی ئەساسی یا مەسەلەن کە ئەو کەسانی کاتوون شتیان شاردووەتە فەرمیێتی لا یحتەکیڕ إلا الخاطئ کەسێکی گوناهبارە احتیکارەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەمە لە لای خۆیان ڕۆژە لە ڕۆژان شتی گل ناوەتەوە سقەی متمانەی بووە کە خوای گەورە إن الله هو الرزاق ذو القوة المتين خوا رازقە. ئەمە بەرنامەی کاری خۆی لە کاری ڕۆژانەی معاملەی بازار و کڕین و فرۆشتن و ئەمانە یەکێک لەو کارە زۆر گرنگانەی بازاری کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەدەغە کرد مەسائیلی ڕیبا بوو سوخۆری کە ئێستا لە عالم بە سوخۆری ئۆناڵێنێ هەموو جیهان ئەمڕۆکە مبتەلای سەرمایەدارە زلەکانە کە بە سوخۆری دن خەڵکی بەمە ئەچەوسێنەوە. ئەم سوخۆریە لە بەرنامەی شەریعەتی ئیسلامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شتە بچووکانی شۆڵی کرد حتا فەرمێ ڕۆژێکیان جارێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەردانی ماڵی لێ ئەسحابی کرد یەکێ لە سەحابەکانی کرد بینی پێغەمبەری خورمایەکی هەبوو وتیەم خورماتانە وایە مووی وتیان ناوەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەر زانیمە تەشریفت دێت چوین گۆڕی ومانەتۆ ئەو خورما خراپەمان بردووە 2 ساع 2 ڕبەمانەوە بەڕێ لەمە پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمیشتی وامەکەنەوە ڕیبایە ئێکساگە دەرکردن ئەی فەرمی ئەی چی فەرمی ئەمە بفرۆشن بە پارە چن بە پارەکەی ئینجا معاملەکەن بۆی ڕیبەوی دروست نەبێت. یعنی لە شتە بچووکەکانیشا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاوپۆشی نەکرد یا لە هەموو ئەم مەسائیلانەی کڕین و فرۆشتن و کاری تەعاملی ڕۆژانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بوو. مەسەلەن یەکێک لەو شتانە مەسەلەی قەرض
جارێک کەسێک دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای قەرزەکەی لێکە بەڵام بەلایەنێ بە شێوەیەکی ناشرین بێت ئەسحابەیانەوێت لێ تۆڕە بێت پێغەمبەر صلی الله علیه وسلم خاوەنی حەق و داوای حەقی خۆیەکە بۆ پشتی حەقەکە ناگرن فەرمیتی پشتی حەقەکە بگرن نەک دیفاع لە من کەن ڕاستەکە من لەو قەرزارم چ قەرزەکەی پێ بنم کەسێک هاتووە مەسەلەن حیوانێکی 2 ساڵی یاوە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیتی چه حیوانی بێنە فەرمیتی 2 ساڵمان نییە 4 ساڵێک هەیە 5 ساڵێک هەیە لە سنفەکانی حشتر و مانگا ئەمانە هەیە فەرمی دەی من ئەبێ لە هەمووتان چاکتر بم ئەو خەرجام من ئەبێت لەو چاکتر بم ئەمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معاملەی قەرزکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بووە خۆی گەورەی توانی پێغەمبەر دەوڵەمەند کە ئەم پێغەمبەرە ئەبێ قەرز بکە و قەرزی باتەوە بە خەڵک خۆی قەرزی ناوە بە خەڵکێکی یاوە بە خەڵک بە هەدیە دیاوی بە خەڵک مامۆستا هەر لە چوارچەوەی چاکسازیە جۆر بە جۆرەکانی پێغەمبەری خوا لە ژیانی ڕۆژانە پێغەمبەری خوا چاکسازیەکی بنەڕەتی لە تەنانەت لە خواردن و خواردنەوەکانیش ئەکردکەوە زیان بە جەستە و ڕۆحی مرۆڤ بگەێنێ بۆ نمونەوەکو خواردنی گۆشتی بەراز یا خواردنەوە کحولیەکان بەڵام پێغەمبەری خوا بە حەکیمی و دانایی خۆی بۆ نمونە ئەزانین کە قەدەغەکردنی شەراب چەند قۆناغێکی بڕیوە تاوەکو دڵ و دەرونی ئەم مرۆڤانە مەیخۆرەکان بە شێوازی ڕابهێنرێت کەوا ئامادە بن خۆیان بەدەستی خۆیان شەرابەکەیان بڕێژن نەک بە هێزی شمشێر و چاوسورکردنەوە بۆەوەی جارێکی تر نەگەڕێنەوە سەری ئەم چاکسازیانەی پێغەمبەری خوا لە خواردن و خواردنەوە چی تری گرتەوەەوە چۆن توانی لەمەشا سەرکەوتوو بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم توانای سەرکەوتنەکەی لە خواردن و خواردنەوە لە پێشە یەکێک لەو شتانی کە پیشانمانەدات لێمان حرام حرمت عليكم الميتة مردارۆ بوو لە پێشە مردارەبوویان ئەخوارد ئەمە مەسەلە یەکێک لەو شتانەی کە خوێن بیان خواردایەت وەدەم کە خوێن بوو یەکێک لەو شتان ئاوە وردە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە خەمر قەدەغە ئەکرێ بە چەند قۆناغێک قورئان بە چەند قۆناغی یەکەمە فەرمێ چاکی شێ و خراپە وضرهما أكبر من نفعهما زرركي زورتره لا تقربوا الصلاة وأنتم سكارى لأنه جامع عند آخر شد ككاتي ميخوري قدغة أكات همو له لعبة كان قدغة شكالة بالية كافر إنما الخمر والميسر والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوا خمر كافر نكر شرابك قمار كردنيش أزلام یان سیبەکان بڵین لەو کاتێککە لە کڕین و فرۆشنەکانە هەموو ئەمانە ئەخاتە پاڵیەک و اینجا بەجارە قەدەغەکری ئەمە عادەتی مجتەمع بووە عادەتی مجتەمع درەنگ ئەگۆڕیە ئیلا پێویستی بۆچی بۆ یەکەم جار نەیفەرموو خەمر ئەبێ حرام بێ یەکەم جار خەمر حرام مەسئلەیە نییە خەمر حرامەیان نە مەسئلەیەک ئەمەیە ئایا خوایەکەیە تۆپەی ڕەوی پێەکەی ترسێکەیە لە خوا ئەو گوتمان سەرەتاکەی ئەساسەکەی دروست کرد بوو اینجا کە ئەساس دروست بوو ئەم شتانی تر ئاساییە شتێکی تافی بوو بۆیە هەر لە ئەفەرمون لە سیرا ئەفەرمێ ئەسحاب ئاواتیان نەخواست خۆی گەورە ئاەتی بێنێتە خوارەوە کە ئیتر مەی نەخورێتەوە کاتێک کە هاتە خوارەوە خۆی گەور فهل ئەنتم منتهون یەکسەر کە ئاەتەکەی شەراب فەرمێ خورا هەر لەوێ یەکسەر شەرابەکان بەدەستەوە بوو ڕشتیان ئەفەرمێ ئەوەندە شەراب ڕژا بوو لە ناو ماڵەکانی مەدینە وەک بڵێ تەڕ بوو ناو کۆڵانەکان ڕاست ئەمە چی بوو ئەمری پێغەمبەر یا کاتێ حیجاب کە داپۆشینی ئافرەتەن کە دێت ئافرەتەن ئەو کاتێک کە ئافرەتەن فەرمێ هەری بوو چارۆکەکەی خۆی لێتە کرد نیوە یا بەسەری خۆیان نیوە یا بەسەری خوشکەکەیە ئەمرەکەوە هاتووە ئەم کۆمەڵگای مەدینە ئەوە ئامادەکاریان تیا بوو لە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەچیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیفەرموایە ئاەت هاتایەتە خوارەوە گەیشتە بوونە قۆناغی گەورەتریش جاری وا بوو ئەوەندە پێشکەوتبوون ئەوە پێشکەوتبوون ئەو چاکسازیانە و ئەو گۆڕانکاریانە قەنەعەتیان بە حوکمی پێغەمبەر نەکردن خوا فەرموویەتی نەوەک پێغەمبەر صلی الله علیه وسلم لێمان خۆش بوو ئەی خوات لە عەزابی خوا چی بکەین لەبەری زۆر کەس بووە کاتی هاتۆ گوناهێکی کرد تاوانی کاتۆ دیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فڵان تاوانم کردووە کەس ئاگەی لێن بە حتا مەسەلەی لە مەسائلەی زینایە داوێن خراپیە یەکێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوێ ڕووی لێ بکات ئەوێ نەیکات تەنفیزی حکومەکە خۆی بە زۆر پێکات یا کاتێک کە کە خۆش ئەبێت نمونەمان زۆرە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کەعبی کوڕی مالیک خۆش ئەبێ دێت و ئەفەرمێ خۆی گەورە ئەفەرمێ تۆ لێم خۆش بووە خوا لێم خۆش بووە
ئەفەری بۆ ئەگەر لە سزای تۆ ڕزگارمە بێ سزای قیامەت چی بکەم یعنی پێغەمبەر وەک سانە بەسیر نەکردووە و واسیتێک بووە ئەو عەقڵێت ئەوەندە ترسی خوا بووە لە دڵەکانیانە وتیانە خوا ئەگبێ لەما فەرمووی خوا لێتان خۆش بووە ئەنجا مفەڕەحە بێت و دڵخۆشە بێت کاتان ئەمە چاکسازیەکانە لەو کۆمەڵگاوە بۆیە ئەو مجتەمەعە چاکەی زمانی پێغەمبەر بۆ یاڵەن تیکار مامەسا پێغەمبەری خوا بە جیاواز لە هەموو پێغەمبەرانی تر تەنانەت لە چوار پێغەمبەر ئولول عەزمەکەی تریش زۆر پش و درێژ و خۆگر و بە سەبر بووە لەسەر خراپە و بەدڕەوشتی جاهلیەتی دەوروبەری بۆ نمونە ئەڵێن ئەبوو لەهەب کە هەواڵە بیسێ پێغەمبەری خوا لەدایکە بێ لە خۆشی ئەوە کەنیزەکێکە بێ ڕزگاریەکە ئەوەندە پێغەمبەری خوای خۆشەوێ ئەزانین مەکانتی پێغەمبەری خوا لای ئەبوو عەبدولموتەلیب و مامەکانیشی چەندێ بووە بەڵام ئامادەیە لە پێنا و خۆشەویستی بتەکانە بە برازاکەی بڵێ دەستت بشکێ بۆچی ئەم بۆ ئێمەت بان کردو یان زۆر خۆی و خێزانەکەی زۆر ئەزیەتی پێغەمبەری خوادن لە پێنا و بتەکانیە بەڵام پێغەمبەری خوا 13 ساڵی مەککە و 8 ساڵی تا فەتحی مەککە کە کاتە 21 ساڵ اینجا توانی زهنی ئەم بتپەرستانە بەرامبەر بە بتەکانیان بگۆڕێ اینجا بگەڕێتەوە بۆ مەککە و هەر بتپەرستەکان خۆیان ئامادە بوون کە بتەکانیان بشکێنن کەواتە گۆڕینی زهنی مرۆڤێک بەرامبەر بە شتێک کە زۆر لای مقدسە و بەڵام خراپە بۆ کۆمەڵگە یا عادەتێک کەوا خۆی پێوەگرتووە پێویستی بە پشودرێژی پێغەمبەرانە هەیە بۆیە ئێمە ئەمڕۆ بتوانین ئەگەر کردەوەیەکی ناپەسەند لە کۆمەڵگەکەمانە بگۆڕین پێویستی بە پشودرێژی هەیە وەکو چۆن پێغەمبەری خوا دوای 21 ساڵ اینجا بتەکانی ناو کەعبەی ڕماند بەڵێ جا خۆی گەورە فەرمێ فەصبر کەما صبر أولو العزم من الرسل صبر ضبطکردنی خۆ یەکێکە لە صیفەتەکان جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە بە سەبر بووە جارێک لە مەکە بێت یەکێک لە ئەسحاب دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە ئەسحابەکان خۆزان فەرمووی حەزەتی خوبەیب بووە یا خەباب بووە یەکێک لەو ئەسحابانە یا رەسوول الله ئەو زۆر ئەشکەنجە ئەدەین زۆر ئازار ئەدەین بەڵێ ئەفەرمی یا رەسوول ئەو بۆ دوعامان بۆ ناکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆمە بەسیونە لەو تووڕە بێ پێی ناخۆشە کە ئەم کەسە هێشتا نەگەوێتە قۆناغی سەبر هێشتا نەگەوێتە قۆناغی سەبر ئەفەرمێ ئەوە تۆڵی چی ئومەتەکانی پێشوو بە مشار لێت کراون لە پێناو ئەم پەیامە ئەم دینە وەڵڵای اینجا لەوێشە نافەرمی هەر سەبر بێ مژدەیشی هاتی ئەڵێ دی وەڵڵاهی ڕۆژێک ئەبێت سوار لێرەوە ئەڕوا بۆ حەزڕەمەت بۆ ئێمە لە غێری خوا لە کەسێ ناترسی ئەم سەبرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئارامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ لە مەککە چ لە مەدینە سەبری پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ئەشکەنجە دراوە یەکێک لەو شتانەی کە سەبری پێغەمبەر لە تائیفە ڕاستە ئەو هەموو بێئەدەبیە بەرامبەر بێ ڕەسوول الله هێشتا دوعایان بۆ دەکەن هێشتا ئەفەرمێ حتا فەرمی مەلائیکەی جبرائیل یا مەلائیکەی شاخەکان بنێرم ئەفەرمی نەوەڵڵا لەوانەیە لەنەوەی ئەمانە کەسێک دەرچێت چکۆ پێغەمبەر بڕەحمەت المهداتە ڕەحمەتە ئەفەرمی ئەمە ئەگێڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ڕۆژە دڵم زۆر شکا ڕۆژێکی تریش ئەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکی تریش دڵم زۆر شکا ئەو ڕۆژەی ئەفەرمێ کە ڕۆژ بۆ لای سعدی کوڕی عەبادە بوو نەخۆش بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ڕۆژ تێپەڕی و قسەی بۆ کرد منافقەکان عەبدوڵای کوڕی وبەی سەلول کە ڕئیسی منافقەکان بوو لوتی هەڵبەست وتی بۆنی گوێدرێژەکەت چەند ناخۆشە حتا ئەسحاب زۆر بێن نەخۆشخۆری بوو پەلاماری بەنوتیان وەڵی تۆڵی چی کە چوو بۆی گێڕایەوە بۆ سعد دڵدڵیا ئێش بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا تەئثیرەکا لێی بەڵام سعد دڵخۆشیوتی ئەفەی یا رەسوول الله بۆچی پێ ناخۆش ئەم خۆی هەڵگرت بوو بێ بە ڕیش سپی و دەم سپی ئەم منتیقە کەسا بۆ ئەو ناکە هیچی نەماوەتەوە بەدەستەوە هەر ئەو قسە کەلیمەی ماوەتەوە تۆ لە چاومانی تۆ بەرزتری لە هەموو کەسێکمان ئەم خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵی شکاوە خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خێزانەکانی جاریوای دڵیان شکانوە جارێ خێزانەکان لەسەر کێشەی دنیای دڵیان شکان بەڵام پێغەمبەر سەبری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ لەسەر نەخۆشیەکان چ لەسەر حتا نەخۆشیە جەستەیەکانی خۆی چ لەسەر ئازار و ئەشکەنجەکانی یەکێک لەو ئازار و ئەشکەنجانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەور پێفەرمێ کەواتە مامۆستا لە چاکسازیە ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە درێژایی تەمەنی ئەو هەموو چاکسازیە بنەڕەتیانەی کرد کە خۆشی لە حەجی ماڵئاواییە شانازی پێوە کرد فەرمووی من لەوە ناترسم کە جارێک بگەڕێنەوە بۆ بتپەرستی و یەکتر کوشتن چونکە پێغەمبەری خوا چاک ئەیزانی کە چرایەکی بەدەستەوە گرتووە کە دڵەکانی هەمووی بۆم ئیسلامە کەماندکێش کردووە
هەموو گۆڕانکاری ڕیشەی و بنچینەیەەکانی لە کۆمەڵکی خۆیان کردووە و زانیوێتی کە ئینشەڵا ستەم لە کۆمەڵکی خۆیان نابێت هەتاوەکو ئەم پەیامە و قورئان و وحی فەرموودە لە بینیان نابێ بەڵام کە دواتر لە بینیان نامێنێ ئەوە شتێکی ترە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵی بەرامبەری نەشکاندووە یعنی دڵی کافرێکیشی نەشکاندووە شکاندنی بتەکانیش دوای ئەو 21 ساڵە هەر یەکێک وە لە دانایی و حیکمەتەکانی پێغەمبەری خوا بۆ ئەوەی چاکسازیەکانی کاتێکەوە پێغەمبەری خوا لە پێناو مرۆڤێکە چاکسازیەکە نابێت دڵی مرۆڤێکی تر بشکێنرێ هەر یەکێک لە جەنگێکە کۆمەڵی هاوڵ سوکایەتی بە ئەبوو جەهلەکەن ئیکرەمە بە دڵی پڕ و چای فرمێسکایەوە دێ بۆ لای پێغەمبەری خوای پێغەمبەری خوا جنێو بە باوک مەدەن پێغەمبەری خوا فەرمێ خۆ بەڵێ ئەبوو جەهل فیرعونی ئەم سەردەمەیە بەڵام هەر کاتێ ئیکرەمە لە ناوتانە بوو ئەوەندە خۆتان ڕابگرن بە هیچ شێوەیە بە خراپە باسی مەکەن کەواتە پێغەمبەری خوا دڵی هیچ بەرامبەرێکیشی نەشکاندووە لە گەیاندن و چاکسازیەکانیە لە جارێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سنفەکان قسە بکە ئەوەی کە ئەسحاب بوو بێت ئەسحابی خۆشویستووە بەڵێ حتا ئەگەر شتێکیشی پێوتون بە خۆشەویستی پێوتون زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زمانی طعن نەبووە زمانی شەماتەی نەبووە زمانی لعنی نەبووە ئەگەر کەسێکیشی کرد دەبێ ئینکاری لعنی کردو ئینکاری جمێندانی کردو ئەمە یەک لە حتا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاتو عایشەی دایکی مسلمانان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ڕۆژێکیان پیاەک دای لە دەرگا ئیزن وەرگری کە هاتە ژوورەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم وتیان کێوتی فڵان کەسە فەرمی بئس الابن العشیر کەسێکی زۆر خراپەت ئەفەرمێ کە هات پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ یەک بە لوتف بوو زمانی بە لوتف بوو دوایی کە ڕۆژتیان خۆ ئەی ڕەسوڵ وت و وایش بووی بەرامبەری فەرمی ئاخر ئینسانە بێ مداراکە لەگەڵ ئەم کەسانە کەسی تەریق نەکردوێتەوە بڵێ بۆ ئەوە ئەکەیت حتى ما بال أقوام يفعلوا كذا وكذا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەندە لە ڕعایەت کردنی دڵەکانە وای کردووە لەو دڵانەی کە لە هاتوونەتە نزیک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەزیان نەکردووە لێی جیابنەوە لە دوورە ڕقیشیان لی بوو بێت کە هاتوونەتە معاملەکردنەکەی معاملەی ڕۆژانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ لە مەکەوە دەستی پێگرێت تا لە مەکە تا لە ئاخر حیاتیە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆوەکو سیاسەتمادارێکی درۆزن نەبووە لە ئەوڵۆ دروشمێکی بریقار بەرزۆ کە تا ئەچێتە سەر کورسی حکم و دوایی دەستگا کاری پێ نەکا نا پێغەمبەر کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی کە لە دڵابووە لەسەر زمانی شەر ئەوە بووە بۆ ئەم کارش خۆ قابلە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕوبەڕووی زۆرش مەسئلە بۆتەوە ڕوبەڕووی قسەی ناخۆشی جوولەکە بۆتەوە جوولەکانی ئەو سەردەمە ڕوبەڕووی منافقەکان بۆتەوە ڕوبەڕووی حتا ناکەوت جبێنیان پێداوە مامۆساییان کاتی بەرنامەکەم تەواو بووە بەس بە کورتە ئەگەر شتێک لە چاکسازیە جۆر بە جۆرەکانی پێغەمبەری خوا لە ژیانی خۆی و کۆمەڵگەکەیە ئێمە نەمان پرسیویان پێویست بکات جەنابتان تیشکێکی کورتی بخەنن سەر زۆر سپاس دەکەم ئەوەی کە زۆر دەرسێکی گرنگە بۆ ئێمە بۆ لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەریگرین لە هەموو کەسێک کە شوێنکەوتوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە کورتی بە عرسانکەین ئەوەیە پێویستە جارێک کات چاکسازی لە خۆتا بکە لە خۆمانە دەست پێ بکە لە خۆتە دەست پێ بکە ئەنجا کە ئەگەیتە غەیری خۆت مەبەستە هیدایەتی قیامەتی بێ نەک هیدایەتی دنیایی دڵسۆز بە پێی بە دڵسۆزی بە وەکو چۆن بۆ مناڵەکی خۆمان دڵسۆزی بۆ بە خەڵکی ئاوا دڵسۆز بین و دڵسۆزیەکەی دنیایی بۆ دنیایی هەچێکمان بەسەر بێ بە هەر حاڵ بەس بە قیامەتمان نەفەوتێ قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا ئامامان لەو مسألة گرنگێک بێتان بێ ئیقتیداکردن بە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم هەر کەسێ ئیقتیدا بە عەمەلی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانە بێ ئەو شتە جوانانی پێغەمبەر بەجێبەجێ بکات ئەتوانین بڵین بانگەوازی کاری هەم بەرەکەتی بۆ خۆی هەیە هەم بۆ دەوروبەریشی هەیە و مصلحەکانی شوێنکەوتوی پێغەمبەر لە زانایان لە پیاوچاکان لە ولیەکان لە پیاوان لە ئافرەتان لە خوێنەوار لە نەخوێنەوار ڕۆژێ لە ڕۆژان عەمەلی پێغەمبەری تەطبیق کردوێ چ لە دێیەکا بێ لە شارێکا بێ لە گەڕێکێکا بوو بێ بووەتە چرایەک و خەڵک لە دەوری باش مامۆساییان زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش گەورە سەرکەوتنتان بەدەستبێنێ و مەمنون خۆش بن یاخوا خەزاتان بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆژمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ